بەڕێزان سەحابیەکانی دەوری پێغەمبەرزان چۆن ژیاون؟ سەحابی وامان هەیە ئەگەر ئێستاکە وەکو عەبدوڕەحمانی کوڕی عەوف ئەگەر ئێستاکە پارەکانی ئەو بە ئێستا بیپێوین 2 ملیارد دۆلارەکە عەزیزە، یعنی خاوەنی 2 ملیارد دۆلار. کاتێکیش وەفاتی کردووە بە پارچەی گەورەی ئاڵتون هەبووە، واریسەکانی بە تەور ئاڵتونەکان بکرد. ئەوەی کە تۆیان وا تێگەیاندووە پێغەمبەر فەقیر بۆ بڕۆخوا فەرمێمە تۆمان لە فەقیری ڕزگار کرد. ئەوەی کەوا تۆ تێگەیان کە ئەو بەڕێزان ئەوە قۆناغێک بووە، قۆناغێک بۆ سەحابیەک بەردی بەستوو لەس ئەجینا سەحابیەکان ئیسلامەتیان لەناو ئەو بازاڕ و بازرگانی و زەراعەت و لەناو ئەو خزمەتان دروست کردووە و ئەمانە بەڕێزان چۆن بوون؟ یەکێک لەوانە عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ قسەیەک ئەگاتەوە دەمی ئەگاتەوە گوێی ئەو بازرگانە کە دنیای قافڵە حوشتری بەڕێوەیە بەرەو مەدینە. ئەیبا ئەڵێ ئەوە من بۆ ئەوەی لە دڵی خۆشمان هیچ دروست نەبێ هەموو ئەوەی هێناومە لە پێناوی ئیسلام ئەو تای بەخش یەک دنیاڵ ناگرمەوە. ئێخۆ ئەمستانە بە داما و فەقیر ناکرێت. بازرگانیە، زەراعەتە، عیلمە، تەکنۆلۆژیای بە خەڵکی عاقڵ و توریا و خاوەن پلان و خاوەن بەرنامە کرێت. بڕۆ تاریخی ئیسلام سیر کە بزانە لە سەرەتاوە ئیسلام چۆن پەری بە بازرگانیە، چۆن پەری بە کشت و کاڵیە، چۆن پەری بە ئاودێریە، چۆن پەری بە مڕابەحە و بە قازان شەراکەت و بەمانەیە. ئەی ئێستاکە موسڵمان چۆن بیرەکەنە لەبەرەوە با پلانەکەت تەواو بێ، هەرگیز لەوە مەترسا، یعنی ئەبێ لە ناختا بزانی خەریکی چیت و بەتەمای چی. ئەگەر هەدەفەکانت بچووک بوون خۆت بچووکی، یعنی ئەگەر هەموو تەمەن ڕاکەی بە دوای دۆلارە بەڵام بزانی دۆلارەکە چی لەیەکی تو ئینسانێکی گەورەی، بەڵام ئەگەر شوێنی دۆلار کەوتی و هەدەفەکەت دۆلارەکە بوو تو ئینسانێکی بچکۆڵی. بۆیە بەڵێ عوسمانی کوڕی عەفانی شێکێک بۆ لە ئەو کەسانی کە زۆر دەوڵەمەند. ئازیزانم سەحابیەکان وا بیریان کردوێتەوە ئیسلام ئەبێ لە واقعات جێبەجێیت، نەک تۆ دنیایەکی خەیاڵی دروستکەی. مامۆستایەکی ئاینی ڕۆژی قسەیەکی زۆر جوانی بۆ کردم، وتی هەنێک هەن خەریکی عیبادەت و هێنن، وتی ئیحساسێک بۆ خۆیان دروستەکەن بە ناوی عیرفان و دانیشە لە سوچەکە، وتی ڕێک ئەو ئیحساسەیە کە کابرای نێرگەلەی کێش دووسیەکە بۆ خۆی مرتاحەتە. کابرای نێرگەلەی کێش پاڵی لێات وازانێ ئەمە کەسێکی زۆر مهمە لە دنیا، گەنجێکە هیچ لە باران نەبووە، لە کافتریاک دانیشتووە، نێرگەلەیشی بەدەستۆە ئاوایش کردووە، فیشی نێرگەلە و دووگەڵەکەی چێ بە ئاسمان ئاڵی قیتالە، خەون و ئیحساسێکی بۆ خۆی دروست کردووە کە کەسێکی مهمە، چگەرەیەک گرێ بەدەستی وازانە جێکی پارە. ئەم ئیحساسی بۆ خۆی دروستەکە، ئەمە خۆ خەڵەتاندن. ئەگەر تۆش عیبادەتەکەی بیرکەرەوە چەندێ عیبادەتەکەت سەرچاوەکەی تەقوایە، چەندێک سەرچاوەکەی ئەم ئیحساسە کازیوەیە خۆتی لێ بێتە ئینسانیش متەقی. لەبەرەوە بەڕاستی تەقوای ڕاستەقینە و ئیسلامەتی ڕاستەقینە ئەوەیە بڕۆی بیسەلمی لەگەڵ دراوسێکە، لەگەڵ کەسی معاملەی لەگەڵاکەی، لەگەڵ پارەکانت چی ئەەکەی، ئەوە موسڵمانەتی دەرەخە. نەگەوەی کە تۆ هەر لە ئەوڵۆپەیایی نەکەی وابزانی ئەوە ئیسلامەتیە. بەڕێزان من چەندەها موسڵمانە ناسم ئەڵێن دنیا هیچ نییە، شەو ڕۆژ دانیشتن تەلەڤیزۆنەکە. یخۆ من دنیا کەسێک بڵێ دنیا هیچ نییە، شەو ڕۆژ خەریکی قورئان لەبەرکردن بێ، بەڵام خۆت جەنابەت شەو ڕۆژ دانیشتی تەماشای تەلەڤیزۆنە. شتمان لەم جۆرە زۆرە. من ئەبێ ڕقێک هەبێ لە دڵتا بەرامبەر بەم هەموو کارە سادەی کە ئەگوزارێت لە ژیانی خۆمانە ئەیبینین. ئازیزان هەر یەکێک لە ئێوە تۆزە بیر لە خزم و کەسوکارە فەقیرەکەتان بکەنەوە، هیچ ناکات دانیشتووە ئەڵێ کۆرەخوای نێرێ. باشە بۆ خوا بینێرە بۆی مناڵەکە و نەمرێ لە برسا، ئەی تۆ ئیشت چییە؟ بازین تاوان بارنیت. تۆ بیرکەنەوە لە زۆربەی عایلە فەقیرەکان، بزان بیرکردنیان چۆنە، بزانە عەقڵیان چۆنە، بزانە ئەمانە خەریکی چین،
یعنی ئیشێکی خراپەکە بە کەڵک نایە ئایلەکەی بە فەقیریەژین هەزار جار وەرە ئیشی باش بخەرە بەردەستی نایکات بەترسی نایکات تااقەتی پێی خۆش نییە کەس ئەم بکا بەسەریان پێی خۆش نییە بەیانیان زۆستێت ئێوەکەی ویژدانە ئەبێ ئێمە ڕقمان لەمە هەستێ یەکەم خۆمان وانە بین دوو هەم بمانێ و کۆمەڵگەیان گۆڕ هیچ حالێک نییە من هەموو جارێکە سار دەبمەوە بیر لەوە ئەەکەمەوە چی بکەم خۆشەویستەکانم پێی دڵخۆشە وەڵای خۆشەویستەکانم بە ئیحمالیم دڵخۆش نابن بە بێ نەتیجەیم دڵخۆش نابن یعنی ئەو کەسوکاری منی خۆشەوێ بە فەشەلی من دڵخۆش نابێت لەبەر خاتری ئەوانیش بێ حەقی ئەمە قوربانی بین و خۆمان بکەین بە ئینسانێکی سەرکەوت هەر یەکێک لە ئێوە ئەو کەسانی ئێوەیان خۆشەوێت چەند دڵخۆشە بن ئەگەر ئێوە شەهادەیەک زیاتر بەدەست بێن چەند دڵخۆشە بن کە ئەگەر ئێوە توانایەکی باشتان هەبێت چەند دڵخۆشە بن ئەگەر ئێوە ئینسانێکی بەناوبانگ و چاک بن و خەڵک وەسفتان بکە هیوا هەیە ئەڵێ خۆ باسکردنی خەڵک حسێب نییە بەڕێزان ئیبراهیم عەلەیهی سەلام باز لەوەکە کە لە دوای خۆی خەڵک بە چاکە ناویبین زۆر مهمەوە بیر بکەیتەوە نییە